پزیشکەکان بە خێزانی کریستۆفەریان ڕاگەیاند کە کریستۆفەر لە تەمەنی 2 ساڵیدا گیان لەدەست دەدات، بەڵام ئەو لە تەمەنی 24 ساڵیدا توانی چەندین هەنگاوی گەورە لە ژیانیدا بنێت. ئەمە چیرۆکی کریستۆفەرە کار لە منداڵیەوە بەدەست نەخۆشیەکی دەگمەن و کوشندەوە دەناڵێنێت. وێڕای ئەو بارودۆخە تایبەتەشی بەڵام هێشتا لە ژیان کۆڵی نەداوە و هەوڵی ئەوە دەدات تا بتوانێت خەونەکانی وەک هەموو کەسێکی ئاسایی بەدی بهێنێت. کریستۆفەر لە منداڵیەوە تووشی نەخۆشیێکی دەگمەن بووە بە ناوی سانەتەفۆریک دیسپلەیژە لە جۆری دووەم کە ئەو کەسانەی تووشی ئەو نەخۆشیەن هیوای ژیانکردنیان پێنابەخشێت. کریستۆفەریش بە هەمان شێوەی توشبوانی ئەو نەخۆشیە کاتێک لە تەمەنی 2 ساڵیدا بوو پزیشکەکان ڕایان گەیاندووە کە هیچ هیوایەکی ژیانکردنی نییە، بەڵام ئەوەی سیر بوو ئەوە بوو کە کریستۆفەر توانی بژی. ئەم جارەیان لە تەمەنی 4 ساڵیدا پزیشکەکان خێزانەکەی دڵنیا دەکەنەوە کە ئەو هیچ ئەگەرێکی ژیانکردنی نییە، بەڵام دووبارە کریستۆفەر لە ژیان دامایەوە. بەڵام لە تەمەنی 7 ساڵیدا بارودۆخی تا دەهات خراپتر دەبوو. تەنانەت خێزانەکەی ئاهەنگێکی ماڵ ئاواییان بۆ کرد، بەڵامی تر پەرجووەکانی ژیان بەو جۆرە بوون کە کریستۆفەر بتوانێت ڕووبەڕووی مەرگ ببێتەوە و بەردەوام بێت لە ژیان. کریستۆفەر ئێستا تەمەنی 24 ساڵە، بە بەتەمەنترین کەس دادەنرێت کە توشبووی ئەو نەخۆشیەیە و هێشتا لە ژیاندا ماوەتەوە. لە چاوپێکەوتنێکدا بازلەوە دەکات کە ئەو خەونی ئەوە بووە ببێتە ڕۆژنامەنووس، بۆ ئەوەش هەمیشە هەوڵی داوە چاوی بە کەسایەتیە بەناوبانگەکان بکەوێت. لە جامی جیهانی ساڵی 2014دا بەخدیاوەری دەبێ و چاوی بە یاریزانێکی بەناوبانگی هەڵبژاردەی کۆلۆمبیا بە ناوی جەیمز ڕۆدریگۆز دەکەوێت. ئەو دەرفەتە ژوای لێ دەکات ئاسانتر خەونەکەی بهێنێتە دی، لە دوای ئەوەی دەبێتە کەسێکی بەناوبانگ و ئەستێرە جیهانیەکان وێنەی لەگەڵدا دەگرن. وێڕای ئەوەی خوێندن بۆ ئەو سەخت بوو، بەڵام کۆڵی نەدا تا ئەو کاتەی لە زانکۆیەکی کۆلۆمبیا دەبێتە خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆس لە ڕۆژنامەنووسیدا، بەڵام هەر بەوە ناوەستێت بەڵکو دەست دەکات بە خوێندنی ماستەریش. ڕاستە بەوەی نەخۆشیەکەیەوە توانای ئەوەی نییە کە کارەکانی ڕۆژانەی ئەنجام بدات، بەڵام توانیوێتی ببێتە کەسێکی سەرکەوتوو لە ژیانیدا و خێزانەکەی شانازی پێوە بکەن بەوەی ئەوەی یەکەمین کەسە لە جیهاندا ڕوبەڕووی مەرگ بووەتەوە و لە بەرامبەر ئەو نەخۆشیەدا تاوەکو ئێستا لە ژیاندایە. My dream was to be a sports analyst and in terms of writing, and other journalism is just to be able to tell stories.